کاکە بەو شەوە درەنگەی تەلەفۆن دەکەی بەو شەوەی معاملە ناکرێ سمێنی وەرە کۆمپانیا دیا لە خوا عافیس بابا ئەوەی جێم لێ بۆ ڕاستە چ بۆ کوڕم تۆ خیانەتە لە داکەم کردیا کوڕم ئەوەت لەکوێ زانێ ژنت بە سەداکەم هینە پشتیوانیە کوڕم بابا ژنت بە سەداکەم هینە کوڕمەوە تپەی بەندیوە تو هەدانیش پێ بڵێ بابا ببینێتت کوشم مەستا لەگوڵە دوژمانی وێران کرد پەنسا کوڕم ژیانی مت وێران کرد تو دەزانی چی کردێدا چی کردیا؟ خیانەتی لەت کردێ ژنی بەسەرتی نادایە چێوە لە جامی نادەیەوە بدە من بدە من شێرزاد ئەو ماڵەکەم بۆ جێهێشتی و چوومە دەرەوەی وڵات. ئەلۆ ئەلۆ دەزانیەوە چێ بۆ چێوەوە خۆت لە جێنی وەدا وازی لێبینە دەزانیەوە چێ بۆ ژنەکەت بۆ وازی لێبینە ژنەکەت بۆ ڕۆیشتی لەوە چاڕیە وازی لێبینە کوڕم وازی لێبینە وازی لێبینە دا لێم گەڕێ بابی کوژم دایە وازی لێبینە کوڕ دا لە پیاوچار چێمنی فێرە چ کردایەوە دایە ئەوەشیانی لێوێرا کردایە لە پیاوی نێژ و مزگەوتیدا ئەمری فێرە بار و مەشم خواردی کردایە دایە دڵی چم خۆش بین و بابم دایە ئەدو بابلی قسەکان هەموو ڕاستە کوڕەکەم ژنەکە لە بەخاتری خوای لێم خۆش بن ئەمش دەگەڕێمەوە سەر ڕێگای دینی ئیسلام ڕێ ڕاستەکە هەر دەبژێرم خدا هیدایەتم بدا ئینشاءالله